وڵازان خۆشەویستانمان هەر لە چوارچێوەی 25 ساڵەی یادی دامەزرانی کۆمەڵی دادگەری ئەم جارە باز لە ڕۆڵ و کاریگەری مامۆستایانی ئاینی زانایانی ئاینی لەنێو کۆمەڵی دادگەری دەکەین. هەر لە سەرەتای دروستبوونیەوە تاوەکو ئێستا ڕۆڵێکی گەورەیان هەبوو مامۆستایانی ئاینی و زانایانی ئاینی کە تیایدا کاریگەری کێجگار گەوریان هەبێت لەسەر کۆمەڵگاکەمان کە کۆمەڵگایەکی تەندروست کۆمەڵگایەک بێت ئاراوە کەمیشە و بەردەوام بە پەروەردەیەکی جوانەوە دروست ببێت و نەوەی داهاتوو گەنجانمان هەمیشە بەردەوام بتوان ئەو پەروەردە جوانی کە ئاینی پیرۆزی ئیسلام پێی بەخشیوین لە ڕێگەی مامۆستا ئاینیانە و زانایانەوە بتوانین بە گەنجان و بەنەوەی داهاتوو بە هەموو لایەکماندا بگات کە بەشی هەرە زۆری ئەم ژیانەمان بەدەر لە ململانی سیاسەکان گەورەترین سەرمایە و گەورەترین شتێکە بمێنێتەوە دەستگرتنە بە ئاینی پیرۆزی ئیسلام و جێبەجێکردنی ئەو ئەحکامانەیە کە ئاینی پیرۆزی ئیسلام بۆی داناوین. باز لە ڕۆڵ و پێگە و کاریگەری مامۆستایان و زانایانی ئاینی دەکەین لە نێو کۆمەڵی دادگەری بە میوانداری بەڕێز دکتۆر یاسین حەسەن بەرپرسی مەکتەبی زانایانی کۆمەڵی دادگەری. کاک دکتۆر گیان زۆر بەخێر بێت. سەر دوو چاومان خۆ بەخێر بێت. کاک دکتۆر باز لەوە بکەین کە بۆ زەرورە مامۆستایانی ئاینی بە یاخود زانایانیان هەر گروپێک لە نێو دەستە جەمعەیەکدا پێکەوە کار بکەن. ئەم پێکەوە کارکردنیان تا چەند کاریگەری باشتر ئەبێت لە کۆمەڵگادا؟ بسم الله الرحمن الرحیم. سپاس بۆ جەنابتان و بینەرانی بەڕێز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پێیان. کۆمەڵکاری سروشتی مرۆڤایەتیە، گردوون لەسەر بنەمای کۆمەڵکاری دامەزراوە. ئەگەر شارستانەتەکان بخوێنینەوە پیا ڕۆ بچین هیچ کامیان نییە بە تەنها تاکێکتوانی بێتی گۆڕانکاری دروستکە یاخۆت بنیاد بنێت. هەمووی لە ئەنجامی کۆمەڵکاری و کاری پێکەوی و دەستە جەمعی بووە. خانوویە کە دروست دەکرێت بە کارێکی دەستە جەمعی کارەکان بە ئەنجام ئەگەێنن. تەنانەت گردیلەکان بە هەمان شێوە کارەکان، تەنانەت ئەلکترۆنەکان و پرۆتۆنەکان بە هەمان شێوە کارەکەن، تەنانەت کۆچی باڵندەکان بە شێوکی کۆمەڵکاریە بۆی کە بتوانن لە کاتی ڕوتیانە ژیانی خۆیان بپارێزن کە پێکەوەن یەک کەس پێشیان ئەەکە یەک باڵندە پێشیانەکەوێکە زۆرترین ئەرکی لەسەر بێ بۆ ئەوی کە تەوژمی هەواکە کەم کاتەوە بە ئاراستەی ئەوانی کە لە دوای خۆیان دێن. کاری تەنهایی کارێکی هەرزەکارانەیە، کاری پێغەمبەران کاری پێکەوەییە. فرعون وتی ئەنە ڕەبوکم الأعلا بڕیارێکی هەرزەکارانەیدا. صاحب إحدى الجنتين كاتكوتي إن تراني أنا أكثر منك مالا وأعز نفرا كلا سورة كهف هاتوا برياريكي هرزكاراني دا أو بو سرنجام توشي هلوك مقريب الشيطانش برياريكي هرزكاراني دا كوتي أنا خير منه خلقتني من نار وخلقته من طين. بلام کاری پێغەمبەران ئەوەیە کە پێویستیان بە پشتیوانێک بووە لەگەڵیانە بێ بۆی پەیامەکەی خۆیان بگێنن. قال رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقهوا قولي پاشان واجعل لي وزيرا من أهلي هارون أخي أشدد به أزري وەکو سەیدنا موسا فەرمووی. بۆیە ئەو کەسانی کە ڕاشیدن عاقڵن باڵغن تێگەیشتوون ئەمانە ئەزانن کە ئەنجامەکان بە کاری پێکەوەی ئینسان پێی ئەگا و کاری تەنهایی کارێکی هەرزەکارانەیە. هەر بە مرۆڤ بە سێ قۆناغاتەیە پەڕێ. قۆناغی یەکەمی مناڵە، هەموو پێویستێکی بە غێری خۆیەتی. قۆناغی هەرزەکاری ئیتر دابڕێ لە کەس و کار و ئەڵێ هەموو شتێ خۆمم، ئەڵێ هەموو شتێ خۆمم، تەنها خۆم و خۆمە شۆم، خۆم کار و کەسابەتەکەم، خۆم ئەچم بۆ ئەوێ، خۆم سەفەرەکەم، خۆم ئەواکەم. بڕیارێکی هەرزەکارانەیە هەتاگاتە کاتی ڕشت و پێگەین و باڵغبوون و تێگەیشتنی تەواو ئەو جاڵێ نا ئێمە پێویستیمان بە کاری پێکەوەیە کە هەمووان پێکەوە بژین. بۆیە هەر کارێکی دەستە جەمعی بەبێ هاوکاری کۆمەڵێک و تەعاون و کۆمەڵکاری ئاستەمە مەحاڵە بەدەست بێت. کاتە کاکتۆر بێنە سەر ڕۆڵی زانایان لەناو کۆمەڵی دادگەریە وەکو یەکێک لەو لایەنانی کە ئەتوانین بڵین پێکێکی زۆر گرنگ و کاریگەریان هەبووە و ئێمە گەر بگەڕێنەوە بۆ کۆنیش ئەو کەسایەتیانی کە ئێستاش ناویان نەهێنرێ هەر پێکێکی ئاینیان هەبووە تاوەکو ئێستاش باس لە کاریگەری ڕۆڵەکەیان ئەکرێت. ئەمە بۆ کۆمەڵی دادگەری چۆن بووە؟ کەسایەتە ئاینیەکان بە درێژایی مێژوو کاریگەری زۆریان بووە. ڕاستە ئیدعاکەیان گەورە بووە بەڵام خاوێن بوون ڕوئیایان ڕوونە، ئاشکرایە کە دەستی مرۆڤەکانە گرن و بەرەوکویانە بن. زانایان پێگەیان لە نێو کۆمەڵگا بە شێوەیەکی گشتی زۆر بەهێز و کاریگەرە. بۆ چونکە لەگەڵ خەڵکاژین و بۆ خەڵکەژین ڕاستەکەی ئەو وایە. من بە شێوەیەکی گشتی قساکەم، ناڵێم خەڵکێک نی ئیستیغلالی دینکا بۆ بەرژەوەندی خۆی.
خەڵکێک هەیە لەو ئاستەیە بەس بە شێوەیەکی گشتی یعنی بزانن لە کۆمەڵگەی کوردەواری خۆمانە زۆر کەس هەیە گیراوە بشتی خراپەوە بە جاسووسیەوە بە خیانەتەوە بۆەوە لەنێو زانایانی ئیسلامیە یان نەبووە یاخود زۆر کەمە انحرافات لە هەموو کۆمەڵگەیەکە هەرە بێ وەکو چین و گرۆی مرۆڤەکان بز لە زانایانە زۆر کەم بووە مەگەر کەسێک خۆی لادەر بوو بێ لە نێو شۆڕشەکانی کووردا زانایانی ئاینی پێگەی زۆر کاریگەریان بوو بەڵکو ڕێژەیەکی زۆر لە زاناکان لە بریتی بوون لە سەرکردەکان زاناکان بوون جگەلەوە کاروباری کۆمەڵگە لە کۆمەڵگە ئیسلامیەکانە لەسی زانایانە بووە تەنانەت شعر وتار ئەدەب نووسین چارەسەرکردنی گرفت و کێشە و مشکیلەکان هەتا ئێساش ڕێژەیەکی زۆر باشمان هەیە لەو ئاستەیە کە هەرچەند بەشێکی لێسەنراوەتەوە جاکەم و کورتی خۆی بێ یاخود زیرەکی بەرامبەرەکان بێ ئەگەر زانایانی ئاینی نەبێ ئێستا دادگاکان فریا چارەسەرکردنی گرفت و کێشەکان ناکەون ئەوەندە کاریگەریان هەیە ئێستا بۆ چارەسەرکردنی گرفت و کێشەکان کۆمەڵی دادگەری وەکو هەر گروپێکی تر کە هەڵقڵاوی ئەم کۆمەڵگەیە ناخی ئەم میلەتەیە زانایان ڕۆڵی کاریگەریان بووە لە بنیادنانیە و لە چەسپاندن و بەرقەراربوون و لە بەرەو پێچوون و بەردەوامبوونیشە زانایان تەقەن لە کۆمەڵی دادگەریە ئەمێ ئەوە ئەرزی هەمووان بکەم کە ڕەنگە لایەنەکانی تر زانایان بوو بێ زۆرێکیان شتیان دەستکەوتووە ئیمکانیاتی مادیان بووە لە دامەزراندن لە گەشت و سەفەر لە دەستکەوتیان بووە بە ئەنوا و مانگانە داهات دابینکردنی پێویستیەکانیان بەس ئێمە لە کۆمەڵی دادگەری شانازێکی زۆرەکەین بە زانانی خۆمانەوە کە لە وەکو عەرەبە لە ئەحلەک الظروف تاریکترین و سەختترین قۆناغا لەگەڵ کۆمەڵی دادگەریان ماونەتەوە لە کاتێکە تەسهیان داوە بە ڕۆحی خۆیان بە ماڵی خۆیان بە سامانی خۆیان بە بەرچاوی ئەمانەوە بۆ نمونە خەڵکانێکی تر بووە هەر مامۆسا بوون سەر بە گروپی تر بوون مانگانە پارەیان وەرگرتووە لە ڕێکخراوەکان مانگانە خۆراکیان وەرگرتووە لە ڕابردووە دەستکەوتی تریان بووە ئەمانەی کۆمەڵی دادگەری مەحروم بوون لە هەموو ئەو حاڵەتانە بۆیە من ڕۆکەمە ئەندامانی کۆمەڵی دادگەری و ئەوم کۆمەڵگەیە کە زانانی کۆمەڵی دادگەری جێگەی ئەوەن کە ئینسان شانازیان پێ بکە جێگەی ئەوەن کە بە پەنجە ئاماژیان پێ بکرێت ئەمانە خەڵکانێکن مەحروم بوون هەتا ئێستاش مامۆسامان هەیە ڕەنگە 5-6 کوڕی هەیە تا ئێستا کەسێکی تەعین نەبووە خەڵکمان هەیە کەسایەتی بانخواز بۆ نمونە هەتا ئێستا وەڵا خوشتێک تەلەفۆنی بۆ کردم وتی بەخۆمەوە 7 خریجی زانکۆ لە ماڵەکەین بەخۆی هیچ کامێکیان تەعین نەبوون مەحرومن لە هەموو ئەو حاڵەتانە ئێمە چاوەڕوانی ئەوین کە خۆی پەروەردگار دەروی خێر لە هەمووان بکاتەوە و ئەجر و پاداشی قیامەتیان جێگیر بێ ئینشاءڵڵا بۆیە زانایان لەناو کۆمەڵی دادگەریە کاریگەری زۆریان بۆ لە چارەسەرکردنی کێشەکانە لە بەشداریکردن لە پرسەنەتەوەیەکانە لە پرسە کۆمەڵایەتیەکانە پاشان لە بەدەمۆچوونی هاوڵاتیانە کە ئیمامە خەتیبە پاشان گروپی تایبەتمان هێمە بۆ ئاراستەکردنیان لەقەکانمان هەیە کە تەوجی ئەکرێن بۆ ئەوەی کە قەسن بە ئەنجامدانی کار و چالاکیەکان لە ڕەمەزانە لە تەراویحە لە جەژنەکانە لە بەسەرکردنەوەی هەژار و نەدار و کاریگەریان لە نێو ڕەوتی بەخشین کە مایش کۆمەندیە بەخشین بۆ کۆمەڵی دادگەری خزمەتێکی زۆرەکە لە ناوەی وڵات لە دەرەوەی وڵات لە دەوروبەر بە شێوەیەکی گشتی جگەلەوەی ئەمە بەدەستی ئەوڵای کوڕی عومەرمان هەیە لە مەکتەبی زانایان هەتا ئێستا نزیک بە 6,000 کەس تەخەڕوجی کردووە سەدان ئیمام و خەتیب و ئەو حاڵەتانە بەرهەماتووە جگەلەوە حوجرەی فەقیهان هەیە لە نێو کۆمەڵی دادگەری و زانانی کۆمەڵی دادگەری کە ڕێژێکی زۆر فەقیهان لە خۆ گرتووە جگەلەوە خولی تایبەت هەیە بۆ ئیجازەی عیلمی کە خۆشبەختانە ئینشاءڵڵا لە ئایندێکی زۆر نزیکا پۆلێکی تر لە مامۆستایان تەخەڕوجەکەن و ئاهەنگی تایبەتیان بۆ سازەکرێەوە هەروەها ئیجازە و مۆڵەتی زانستی وەرئەگرن لەسەر دەستی مامۆستایانی پسپۆر کاریگەری زۆریان بۆ مامۆستایان شکۆمەند بوون و هەمیشە هەوێن بوون بۆ مەینی لایەنە ئیسلامیەکان بە تایبەت و بە تایبەتتر کۆمەڵی دادگەری چۆن کراوە مەسەلەن لە نێو کۆمەڵی دادگەریدا زانایان وەک مەرجعی فکری سێر بکرین لە بڕیارە سیاسیەکان لەوانەی کە شەرعیدان بە هەر بڕیارێکی سیاسی بۆی کە پێچەوانی شەڕ نەبێ حتمما زانایان و مامۆستایانی ئاینی زیاتر
باشتر ئەزان لەو هەر بڕیارێکە دەرچیان هەر قەرارێکە حیزب دەری بکات. بڵێ ئەگەر لە ڕابردووشە ئەو حاڵەتەمان نەبوو بێ ئێستا بەرە ئەو قۆناغا ڕۆین کە ئێمە نەک مەرجع بەس بەشێکمان هەیە تەشکیلی نوێی مەکتەبی زانایان ئێمە کۆمەڵی گۆڕانکاریمان کردووە هەندێ بەش حەزف کراوە هەندێ بەشی بۆ زیاد کراوە لەو بەشانی کە زیاد کراوە بۆ نمونە بەشی توێژینەوە و پرسە شەرعیەکانەکە 3 مامۆستای زۆر پسپۆر و مامۆستایەک لە ئاستی دکتۆرا 2 مامۆستای تری زۆر پسپۆر ئەو لەو لیژنێدان کە سەر بە مەکتەبی زانایانە لەو بەشەدان لێرەیە ئەو پرسە چارەنووسسازەکان پرسە هەستیارەکان هەندێک توێژینەوەی تایبەت هەندێک بابەتی شەرعی ئاڵۆز هەندێک یەکلاکردنەوەی هەندێک خیسام و ئەو حاڵەتانە کە دێتە پێشەوە ئێمە بەوانی ئەسپێرین کە شوێنی تایبەتیان بۆ داوین کراوە و لە کاتی دیاری کراوە دەوامی خۆیان هەیە لەمە دوای ئێمە هەر بوارێک کە دێتە پێشەوە لە لایانی شەرعی و ئاراستەی بەڕێزیان ئەکرێ کە وردەوردە ئێستا دەست بەکار بوو اونجا بۆ پرسەکانی بەخشین بێ بۆ کەناڵی پەیام بێ ئینشاءڵڵا لە ئایندەیە بۆ پرسەکانی نێوخۆ بێ بۆ هەندێک ناکۆکی بێ هەندێک پرسی چارەنووسساز بێ هەندێک بواری شەرعی بێ کەمای خلاف و ناکۆکیە لە نێو خەڵکا وجگە لەوەش ئێمە لەگەڵ لایەنەکانی تر ناوەندەکانی تری وەکو فتوا وەکو یەکێتی زانایان و تەنانەت وەزارەتی ئەوقاف و لەگەڵ ئەوانە شادیدارمان هەیە پەیوەندیمان هەیە هەمووان پێکەوە ئێمە ئەو هەنگاوانە ئەنین بۆ ئەوی کە پرسە چارەنووسسازەکان لە بەپێی شەریعەتی ئیسلام و بەرژەوەندی میلەتی خۆمان یەکلاب بێتەوە. کاکتۆر زۆر جار ئەوانی کە دژی ئیسلامن و دژی لایەنە ئیسلامیەکانن باس لەوەکەن کە سیاست ئەبێ لە ئاینجیا بکرێتەوە و خۆیان بۆ شێوازە ئیشەکەن بەڵام کاتێک لایەنێکی سیاسی وەکو کۆمەڵی دادگەری بەم شێوازە کارەکە هەم لە سیاستەکەی کارەکە و هەمیش ئاوێتەیە لەگەڵ لایەنەی ئیمانیەکی و لەگەڵ ڕۆڵی زانایانە ئەمە چ کاریگەریەکی هەیە بۆچی یانی ئێستاتان لەناو مسلمانانیش ئەڵەن نابێ مامۆسایانی ئاینی خاوەنی بڕیار بنیان پلەپۆستی بکەن با ئەم بچن لە مزگەوتەکانە و تاریخ خۆیان بن بۆچی یەن ئەوان لەناو سیاسەتا ئیشەکەن چ پێویستیەک هەیە لەم لایەنەوە خۆی ئەوە لایەنی ئەلمانیەکان ئەڵێن دین و سیاست لە یەکتری جیاوازە خۆی ئەگەر بڵێن دین و دەوڵەت لە یەک جیاواز بێ بە هەرحاڵ بۆ خۆیان وا باشترەوە قسێ بکەن کە ئەوش ناڕەوایە بەس بڵێ دین و سیاست لە یەک جیاوازە ممکن نییە بۆ تەنها دین لە سیاست جیاوازە بەس کاکتۆر لەناو مسلمانانیش ئەڵەن بۆ مەلایەک بۆچی پێگەی گوێگرێش بەڵێ ئەزانم ئێستا کارێکیان کردووە کە حیزبی بوون بکرێت بە جۆرێک لە عیبە یعنی ئێمە جاری وایە پرسیاری مامۆستایەکەن مامۆستای چۆنڵێ وەڵا باشە بەڵام حیزبیە بێئاگان لەوەی کە ئەم کارە جەماعیە بە ئاراستەیەکی باشمانە بە ئەم کارە جەماعیە طبعاً خەڵکێکی ئەلمانی هەل لە کۆن و ئەیانوێکە دین و دەوڵەت دین و سیاست لە یەکتری جیا بکەنەوە سیاست ممکن نییە جیا بێتەوانێ سیاست وەک ڕۆحی لە هاتووە ئێستا وەک خوێنی لە هاتووە وەک هەوا و نان و ئاو و ژیانی لە هاتوو بۆ هەر مرۆڤێک چووی کەچی دەنگایی ئەوە سیاستە کە گوێگری لە تەلەڤیزیۆنێک ئەوە سیاستە لە ڕادیۆیەک ئەوە سیاستە ئاستی ئابووری ئێمە ئاستی پەروەردەی منداڵەکانمان ئاستی پەیوەندینی خۆمان دیاری ئەکا ناکرێ مامۆستا بێ ئاگا بێ بە پێچەوانەوە ئێمە پێمان وایە مامۆستایان لە مێژووە کاریگەری زۆریان بۆ لە سیاستە لە دیاریکردنی دەسەڵاتە لە پێشکەشکردنی نەسیحەت و ئامۆژگاری بۆ دەسەڵاتدارانە ئەوانەی کەواڵێن طبعاً جۆرێک لە شکستیان توش هاتووە ئەیانەیەکە خۆی لە ڕاستیەکەیە ئەو کەسانی کە لەگەڵ ڕێز و حرمەتم و کەسانی کە پاک نین تەسەووری بوونی خەڵکانی پاک ناکەن لە ژیانە ئەوە نەقسێکە لە خۆیانە ئەیانوێ بۆ بەرجەستەیکەن کە بەرامبەر ئیقسا بکەنواتە دووری بخەنەوە ئەگەر نا ئێمە پێمان وایە کە مامۆستایان پێویستە کە ڕۆڵی خۆیان هەبێ لە کایەکەیە لە دیاریکردنی دەسەڵاتە و لە کاریگەری لەسەر گۆڕانکاریەکانە مامۆستاش ئەمامۆستا ئەیانیش مرۆڤێکە وەکو هەر مرۆڤێکی تر سیاست لە ئەی بۆ پیان ئەڵێن ئاراستیانەکەن ممارەسی سیاسی بکەن لە مزگەوتەکانە ئەی بۆ تەوجیهیانەکەن جاری وا هەیە ئەی بۆ خەڵکێک هەیە مەسەلەن ئاساییە کە مامۆستایەک سەر بە حیزبێکی ئەلمانی بێ یا پشتیوانی لە حیزبی ئەلمانی بکە بەزنە ئاساییە کە مامۆستایەک سەر بە ڕوتێکی ئیسلامی بێ ممارەسی کاری سیاسی بکە مامۆستایەک ئەگەر توانای هەبێ بۆ شاعیرێکی باش نەبێ
بۆ ئیدارێکی باش نەبێ مامۆستایەک ئەگەر توانی هەبێ بۆ سەرۆک کۆمار نەبێ مامۆستایەکی ئاینی بۆ وەزارەتێک وەرنەگرێت یعنی چی تایە خۆ حاڵەتی خۆ منسەبێکی سیاسی سیادیە وەزارەت جاری وا هەیە هەر حسابی ئەلمانی خۆیان مامۆستایەکی ئاینیان هێنا و کردیانە بۆ وەزیر یاخود پۆستی باڵایان پێداوە بۆ بەلای کەمەوە بۆ ئەوان ڕەوابێ بۆ ئێمەش ئەبێ ڕەوابێ کاک دکتۆر ڕۆڵیان لە چارەسەرکردنی کێشە کۆمەڵایەتیەکان و ناوبژیوان و سڵحی ئەشایری و دەوترێت مامۆسایانی لە بارگاکانە دانانیشن یاخود ینی هەر بۆ خۆیان لێرە و لەوێ لە نێو چارەسەرکردنی کێشەکاندان ئەمە تا چەند ڕۆڵی هەبووە تا چەند کاریگەری هەبوو مامۆستایانی ئاینی طبعاً زۆر ماندووە بن ناڵێم لەوانەیە هەبێ خۆی زۆر ماندوونەکە بەس زۆرینەی هەرە زۆریان زۆر ماندووە بن هەروە هاتووە لە کوردەواریە مەرجع بووە لە گوندا تەنانەت ئیمامی حەرەمینی جوێنی لە کتێبی غیاث الأمة في التياث الظلم کارێکێکە لە زانە هەرە گەورە ناودارەکانی جیهانی ئیسلامی لە سەدەی پێنجی کۆچیە لەدایک بووە لە سەدەی پێنج لەدایک بووە و هەروە لە سەدەی پێنج وفاتی کردووە بەس لەوە کاڵێ کاتێک کە دەسەڵات لاوازە بێ یا دوورە بێ یا پێڕاناگا یا ئەڕوخێ مەرجعی خەڵکی ئەبێ زانایان بێ بگەڕێنەوە بۆ لای کێ باسی ئومەرا و عولەماکە کە ئومەرا دەسەڵاتیان نەما یا دوور بوون پێویستە عولەما بێنە پێشەوە لە کوردەواری خۆمانە لە گوندەکانە زانایان کاریگەریان بووە لە شارەکانیشا بە هەمان شێوە زانایان لە کۆمەڵگەی ئیسلامیە بە هەمان شێوە بووە هەر کەسێک گرفتێک کێشەیە مشکلەیەکی بۆ بێ متمانی بە جەناوی مامۆسا بۆ هاتۆ بەلای مامۆسا بۆیە مامۆسان ئێمە سەرێکی لە مەکتەبی زانانی کۆمەڵی دادگەری کەمترین ڕێژەی مامۆسا دێداوام کا لە نێو مەکتەبەکەیە مەگەر کەسێکیان پۆستێکی ئیداری ئەرکێکی پێبسپێری ئەوش کە دێن زۆربەی لێو پەخشە بن ئەڕۆن بۆ دیدان و بۆ سەردان و بۆ دیدار و بۆ چارەسەرکردنی کێشەکان و بۆ پرسەکان و بۆ بەسەرکردنەوەی نەخۆش و هەژار و نەدار و بۆ ئەو جۆرە پرسانە دێن و دەڕۆن کەمتر وایە مامۆستایان بچن لە شوێنێکا دابنیشن بۆیە ماندوون لەبەر ئەوەی کە زۆربەی خەڵک لە ڕۆژانی هەینیە ئیسراحەتەکە مامۆستا لە ڕۆژانی هەینیە لە هەموو کەسێ ماندووترە ڕابکە ئەو مامۆستایانە لە ڕەمەزانە زۆر شەکەت لە جەژنەکانە زۆر شەکەت لە کۆمەڵێ مناسبەی زۆر هەیە مامۆستا هەیە سەعات دووی شەو هەڵێسێنن ئەوە کەسێک وەفاتی کردووە ئەی بن بۆ سڵح بۆ ئەملا بۆ ئەولا بۆ تەنانەت هەندێکیان بۆ وڵاتانی هاوسنووری کوردستانی خۆشمان ئەبرێن بۆ چارەسەرکردنی گرفت و کێشەکان بۆیە مامۆستایان بەسنێکی فراوانەوە ئەو ڕۆڵە زۆر برجەستەیە ئەبینن بۆ چارەسەرکردنی گرفت و کێشە کۆمەڵایەتیەکان کە هەمووان متمانیان پێکەن جگەلەوە مامۆستایان ڕۆلی زۆریان هەیە لە ئاشتی کۆمەڵایەتیە لە ئەمنی قەومی میلەتی کوردی خۆمانە لە تەوعیە و وشارکردنەوەی لە ڕێگەی وتارەکانەوە بۆ ئەوەی کە بۆ ژینگە پارێزی بۆ نیشتمان پەروەری بۆ پاراستنی ئەم خاکە بۆ ئەمنی قەومی ئەم میلەتەی خۆمان و هەروەها بۆ تەبایی نێو خەڵک ینی کابرا هیوا هەیە بران 15 ساڵە قسەیان لەگەڵ یەکانیە مامۆستایە کە پێی زانیون یا هەولی یاوە چەند جار لەسەی نەگرتووە کۆڵی ناوە هەرچووە ئاشتەواکی خستۆتە نێو بنەماڵەکەەوە لێکترازانی کۆمەڵگە ئێستا ڕێژەی تەلاق زۆر لە کۆمەڵگەیە خۆگەر مامۆستایانی زانایانی ئیسلامی نەبن ئەوە ڕێژەکە دوور نییە بگاتە لە سا هەفتا جاریوە گرفت و کێشەکان ئەوەندە زۆرن لە ڕێژەکە ئەوەندەیە نەک ئەوە گرفت و کێشە و مەشاکلی تر بڕوا بکەن کێشەی وا هەیە مەجموعە مامۆسایەک چوون بەرامبەری وەستاون لەسەرەوەی کەسێک چەخۆی لێ دراوە یەکێک فیشەکێکی بەرکەوتووە معڕەز بۆ ئەوەی کە خوێنێکی زۆر بڕژێ کۆمەڵە مامۆستایەک چوون لە مامۆستایانمان کەوتونەتە بینەوە تکاو ڕژیان کردووە و دوای فەرمودانیشتن و لە مودەی 2-3 هەفتەیە ئەلحەملا بوونەتەوە بە برا و خزم و کەسی یەک بوون و دەستیان کردوتە ملی یەک و کاریگەری زۆریان هێزانایانی ئیسلامی پێویستەکەوە قەدریان بگیرێ پێویستەکەوە ڕۆڵی جارانیان پێ بدرێتەوانێ بەشێکی توان بڵێم ڕۆڵەکە کە وەکو جاران ئەگەر نەش بەڵێ هەیە ئەگەر زۆر کاریگەر نەبێ بەشێکی ڕەنگە خەتای خۆیان بێ بەشێکی ڕەنگە خەتای دەوروبەر بێ مامۆسا بێ ڕۆشنبیر بێزانە ئاینی ئەبێ لە ئاستێکی بەرزی علمی و معریفیا بێ مامۆستا بێ نووسەر بێ مامۆستا بێ شاعیر و دانا بێ مامۆستا بێ لە بوارەکانی ڕووداوەکانی ڕۆژە پێویستەکە مامۆستا بە ئاگا بێ و وشیاری هەبێ خەڵکی وشیار بکاتەوە. ڕێکاک زۆر
ئەو میدیانەی کە کۆمەڵی دادگەری پشتگیریانەکات تا چەند لە خزمەت مامۆستایانی ئاینیا بۆ زانایانی ئاینیا بۆ بێتە مینبەرێک بۆیان تاوەکو پەیامە جوانەکانی ینی پرۆیسلام بگەین. ئێمە بەش بە حاڵی خۆمان سوپاس و پێزانیمان هەیە بۆ هەموو ناوەندە میدیایەکانی کۆمەڵی دادگەری، هەر لە کەناڵی پەیامەوە، لە کەناڵی بانگەوازەوە، هەر لە کەناڵی کۆمەڵەوە، هەر لە کەناڵی ڕانیەوە، جگەلەوە لە چەندین ڕادیۆیەوە، هەروەها هۆکاری پەیوەندیە کۆمەڵایەتیەکان، تۆڕە کۆمەڵایەتیەکان، جگەلەوە ئەو ڕێز و تەقدیری کە لەلایەن خەڵکی کۆمەڵی دادگەریەوە ئاراستەی مامۆستایان ئەکرێ و متمانە زۆری کە هەیەە بە مامۆستایان لێرە زۆر جێگەی تەقدیرن ئەم ناوەندانە بۆ پرسەکان بانکێش دەکرێن و هەروەها بۆ ڕوونکردنەوەی بابەتە کۆمەڵایەتیەکان بانگ ئەکرێن و هەروەها بۆ توێژینەوەکان پرسیان پێ ئەکرێ. یعنی وەکو مەرجەیەک تێڕوانین هەبوو بۆ زانایان لە کۆمەڵی دادگەریە. ئەنجا الحەملا کۆمەڵی دادگەری ڕێژێکی زۆر باشی هەیە لە زانایان و خەڵکی زۆر باش لە ڕێزەکانی کۆمەڵی دادگەریە هەیە لە ئاستی بەرزی زانایان کە شیاوی ئەوەندە لیژنەکانی فتوایە بن. بالمناسبە ئێمە وەکو مەکتەبی زانایان لە لیژنەکانی فتوای شارەکانە هەن و هەروەها لە یەکێتی زانایانە حضور و وجود هەیە. کاریگەری زۆر باش بووە لەخوا بەزیابێ. ئێمە هەنگاوەکانمان بەرەو ئەوەیە کە گۆڕانکاری زیاترش بکەین، زیاتر بەرەو پێش بچین، مەسەلەی پێگەی زانایان زیاتر زەق ببێتەوە و کاریگەریان زیاتر بێ و بەشداری پێکردنیشان ناوەندەکان میدیایەکانە زیاتر بێت. بەڵێ سپاس بۆ بەڕێز دکتۆر یاسین حەسەن بەرپرسی مەکتەبی زانایانی کۆمەڵی دادگەری کە لەم تۆڕە لەگەڵمان بووی. دووبارە بەخێر بێت. سپاس بۆ شوێنەکان. سپاس.